تەواوی بەڵگەنامەکانە و ئەمە پوختەیەکی ئەو راپۆرتەی تیمی هەرێمی بنیاتنان RRTە کە بۆ خۆیان هاتوونەتە شاری هەولێر. ئەم راپۆرتە و دۆکۆمنتەیان کردووە کە لە هەرێمی کوردستان بزنس چۆنە، حکومڕانی چۆنە و گەندەڵی چۆنە. باز لەوە دەکا یەکێک لە مەترسیەکانی بەردەم گەشەی ئابووری هەرێمی کوردستان ئەم گروپە کۆمپانیایە بە ناوی ستێر کە خاوەنداری پشتی گەورەی ستێر گروپ مەسرور بارزانیە. ئەوە تەفاسیلی راپۆرتەکەی ویکلیکسە. ستێر گروپ چییە و چی دەکات؟ ستێر گروپ کۆمپانیایەکە ساڵی 2002 دامەزراوە، لە گروپێک کۆمپانیا پێگاتووە کە 12 کۆمپانیایە، بانکێک سەر بەو کۆمپانیایە لەگەڵ 10 شەریک و هاوبەشی هەیە لە بواری نەوت و بازرگانی و گەشتیاری و بیناسازی و تەلارسازی و ئەندازیاری ژینگەیی و ڕاوێژکاری و دڵنیایی و لۆجستی و پاراستنی دام و دەستگاکان و هەڵگرتنی مین و هێزی کار و کارەبا و تەکنەلۆژیای زانیاری و توێژینەوە و خانوبەرە و پرۆژەکانی نیشتەجێبوون کارەکات. ئەمەتە. ئەمە هەموو ئەو کۆمپانیانەیە کە سەر بە گروپی کۆمپانیاکانی ستێرن کە بۆ خۆی دەوڵەتێکە وەگەر داواکاری گشتی دەتوانێت لەسەر داهاتی ئەمە و سەرچاوەی داهاتی ئەمە تحقیق بکە، ئەمە لە حکوومەت دەوڵەمەندترە. پاسی هەڵوێستی هەموو فراکسیۆنانە و لایەنەکانیانەکەم کە دژی هەڵگرتنی پارێزبەندین بەم بەهانە نایاسایانە و بەم ڕێکارە نایاسایانە لە یەکێتی نیشتیمانی، لە بزوتنەوەی گۆڕان، لە یەکگرتووی ئیسلامی، لە نەوەی نوێ و لە حیزبی شیوعیش و لە خەڵکی تریش کە دژی ئەوە بێ پەرلەمان بەم جۆرە مامەڵەی لەگەڵ بکرێت.